دەچینە دوکان زۆر بەڕێز کاکسیروان لا لەسەر حات قایمقامی دوکان لەگەڵمانە کاکسیروان سڵاو لەبێم کاتت بارسپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان دەزانم ئەمڕۆ زۆر سەرقاڵ بوون لەگەڵ خەڵکی خۆشەویستی دوکاندا و قسەیان لەگەڵ دەکەن کێشە و گرفتی کارەبای دوکان چییە؟ سڵاو لە بەڕێستان لە بینەرانی کەناڵی کورسات خۆتان ئەزانن قەزای دوکان ناوچەیەکی گەشتیاری گرنگە و بەنداوێکی گەورەی لە کارەبا بەرهەمێنێ و لە ساڵی 90ەوە لەسەر بڕیاری جەنابی مام جەلال کە دانیشتوانی قەزای دوکان سەردانیان کردووە داوایان کردووە کارەباکەیان لە بەرەوەی کارەبا بەرهەمێن و ناوچەیەکی گەشتیاری گرنگە کارەبایان بەردەوام بێ. ئەم بەرنامە و خۆی هاتووە تا ئەم ساڵانەی دواییش چەند جارێک هەوڵدرا بۆ ئەوی بخێتە پلان و بەرنامەی بڕینی کارەباوە ئێمە هەوڵماندا بۆی بە دەربکرێت لەو بابەتە. خۆتان نەزانێت ئێستا بۆی شەڕی ئێران و ئەمریکاوە دۆخێکی نالەبار دروستوە لە هەرێمی کوردستانی شاوە داناغاز و کۆرمۆر کارەبا بەرهەم نایەن کوژاوەتەوە لە مەمەش گرفتی کارەبا لە ناوچەکە دروست بووە. بەڵام ئەگەر ئێمە بەراوردی بکەین ئێمە قەزای دوکان ڕێژەی دانیشتوانی کەمە و ئەو کارەباش کە بەکارێنێ نیسبەتێکی کەمە ناگاتە 8 مێگایەک. دانیشتوانی دوکان چەند ڕۆژی ڕابردووە سەردانیان کردی کە لە دۆخێکی خراپان وەکووتم ناوچەیەکی زۆر گەرمە دوکان ڕاستە هاوینە هەوارە بەڵام لە ڕووی کەش و هەواوە دۆخەکەی زۆر گەرم و ناڕەحەتە و لە 91 تا ئێستا قەزای دوکانی هیچ بەدیلێکی کارەبایی نەبووە مۆلیدەی تیان نیە قەزا و ناحەکانی تر مۆلیدایان هەیە مۆلیدە بەکارێن بەڵام لێرە نییە ئەمە گرفتی بۆ خەڵک دروست کرۆ و خەڵک لە دۆخێکی ناڕەحەت و گەرمایەکی تااقەت پڕوکێ نایە بەڕاستی ئێمە زۆر هەوڵماندا لەگەڵ سەری خۆمانە لەگەڵ ڕێبەتی کارەبا لەگەڵ پارێزگای سلێمانی و کەناڵە جیاوازەکانی دەسەڵاتە بۆ ئەوی بتوانین دوکان بەدەر بکرێت لەم کوژانەوەی کارەبا بەڵام هەوڵەکان وەکو پێویست نەبوون ئەوە بوو لە دوێنێ زۆر جەختکردنەوە لەم بابەتە بڕیار درا 2 سەعاتێک کارەبا زیاد کرێەوە ئەم ڕۆژ بەڕێوەبەری دابشکردنی کارەبای دوکان پێڕاگەیانم کە سەعاتریش ئیزافە کراوە ئێستا لە 24 سەعاتە 19 سەعات کارەبای نیشتمانی هەیە لە ئەبێت لە پارێزگای لە قەزای دوکاندا ئێستا 19 سەعات کارەبا بێت دانیشتوان ئەو بەرنامەی کە ئەمڕۆ ئیسبای منە ڕاگەیان لە ئیسلام ڕۆ بەدواوە 19 سەعات کارەبای نیشتمانی بێت ساعتی خۆدا ماژەت پێکردوتت مۆلیدەتان نییە ئەو 5 ساعتی تر کەیە ئایا جەدوەلەکە خەڵک دەیزانێ بەدیل چیە بۆ 5 ساعتە ئەوەی ئێمە کە پێی ڕاگەیاندم بەڕێوەبەری دابشکردنی کارەبای دوکان ئەوتی پێیان ڕاگەاندم لە کۆنتترۆلەوە کە دوکان لە سەعات 9 بەیانی کارەبا کوژێتەوە تاوکو 12 و لە ئێوارانیش لە سەعات 5 تا 7 ئێوارا کوژێتەوە داوای ئێمە و داوای خەڵکیش منەوەکو تاکێک وەکو ڕئیسی وحدەی ئیداریش داوامان کردووە دوکان بەدەر بکرێت لە کوژانەوەی کارەبا چونکە هیچ بەدیلێکی نیە هیچ چارەسەرێکی نیە بەدایان ماڵی تایە نەخۆشی هەیە نەخۆشی جۆرا و جۆری تایە خەڵکی ئۆکسژین لەسرە یعنی لە ڕابردووان نەک مۆلیدەی گشتی نەبوو مۆلیدەی ماڵەکانیش مۆلیدەیان بەکارنێناوە بڵێ بەدیلێکی دا حساب کردووە هەر کارەبای نیشتمانی 24 سەعات بووە من یەک بەجەناب بڵێم لە تەوزیعاتی نەوتی شارستانان تەوزیعکرێ هاوڵاتیانی ئێرە زۆربەی نەوتەکەی فرۆشێتەوە بەکاری نایەنێ هەموو ئەرکیان لەسەر کارەبای نیشتمانیە پێویستە ئەوانەی کە لە بەرپرسن لە کارەبا و لە تەوزیعات ڕەچاوی ئەم دۆخی قەزای دوکان بکەن بەڕاستی ڕاستە ئێمە دۆخی ناوچەکانی تر من بۆ خۆم کە ئەگەڕێمەوە هەندێک جار لە هەفتەیەکە چەند ڕۆژە لە شارە زۆر کارەبا نییە لە سەعات 2 تاوەکو 3 سەعات نیوەڕۆ هەیە لە سەر لە ئێوارە ئەبێتەوە تا 2 شەو کارەبا نامێنێ بەڵام دۆخی دوکان جیاوازە باشە بەدیلی ئەم ڕۆژ دانیشتوانی قەزای دوکان دوای ئەوەی مە چەند جار هەوڵماندا لەگەڵ لە ڕێی کەناڵە جیاوازەکانەوە بۆ ئەوی ئەم پەیامە بگا بەشێکی گەیشت بەڵام وەکو ئەوە نەبوو ئەمڕۆ ناڕزایان دەربڕی لەسەر ئەوەی کە تا ئیساش بەردەوامە بەشێکیان لەگەڵیانە کۆبینەوە ئێستا لە بەردەم دەرگای قایم قامێتە بۆ ئەوەی ئەم پەیامەمان پێدانوە لە هەوڵین بۆ ئەوی بتوانین چارەسەری گرفتەکە بکەین و دوکان بەدەرکەین لە کوژانەوەی کارەبا کۆتاییان بە خۆپیشاندانەکەیان بەڵام بەشێکیان ماون لەسەر ڕێگا بردەگەی دوکان تا ئێستا ڕێگایان گرتووە ئەویش لە هەوڵین بەهێمنی ئەو پەیامەیان پێ بگەین کە کارەباش چێ زیاد کراوە لە هەوڵین بۆی بتوانین ئەو بەشەی کە ماوە ئەویش هیچ بەڵێنێکیان پێ نەدانکرێتەوە من لێرەوە وڵی ئەوەی هەوڵمانداوە لە دوێنێ توانیمانە 3 سەعات ئیزافە بکەین بۆ کارەبای نیشتمانی دوکان و من لێرەوە داواکەم لە بەڕێوەبەری کارەبای سلێمانی لە کۆنتترۆلی مەرکەزی لە بەڕێز جەنابی وەزیری کارەبا دۆخی دوکان بەڕاستی دۆخێکی جیاوازە
گەرماکەی گەرمایەکی جیاوازە بەدیلی نییە و خەڵک لە دۆخێکی زۆر نالەبارایە جگە لەوەش ناوچەیەکی سیاحی خۆ دەزانی خەڵک بۆ سیاحەت ڕوتیەکە کە هێتە ئێرا هیچ پرۆژەیە کارەبایتیانە بێت لە دۆخی لە گەرماکە بەڕاستی ئەمانە گرفتی بۆ ئێمە دروست کردووە ڕاستە لەو دۆخشتی ئەگەین کە بارودۆخی هەرێم و بارودۆخی ئەو قەیران و ئەزمانە لێک لە دوایەک دروست بووە گرفتی بۆ حکوومەت و حکومڕانی دروست کرد بەڵام هیواداری و داواکاری کە ڕەچاوی دۆخی دوکان بکرێت. کاک سیروان دەزانی نەرێمی کوردستان زۆرجار لە جەنگ و قەیراندا بەداخەوە ناوچەکەمان بەو شێوازێ ینی من ناچارتان ناکە بۆی بیر لە مۆلی دەبکەنەوە ڕەنگە ئێستا بینەرێکی بەڕێز هاوڵاتێکی دوکان بڵێ ئەمە مەخە مێشکیانەوە بەڵام ئەمە بە وەکو بەرنامەی حکوومەت خۆ ئەمە لە خەیاڵتانە نییە؟ وڵی ئێستا حکوومەت هێرێم پلانی پرۆژەی ڕووناکی هەیە پرۆژەی ڕووناکی ئەوەیە کە هەمومان ڕاستە لە چەندین شوێن ناڕزایی لەسەر دەبڕی بەڵام یەکێک لە پرۆژە گرنگەکان کە پێویستە بە زووتری کات جێبەجێ کرێ لا ئێمەش لەوەکو پلانەکە داخڵی پرۆژەکە بین دەست بەکار نەبووە ئەوە حکوومەت بیر لەوە کاتەوە کارەبای سەرتاسەری هەرێم کار 24 ساعتی ئێمە لەم دۆخات بیر لە دانانی مۆلی دەبکەون نەوەڵی هیچ بەرنامە پلانێکمان نیە و یەکێ لە ناڕزایەتەکان داواکاری هاوڵاتیانی ژەوەی دانانی پرۆژەی 24 ساعتێکش پرۆژەی ڕووناکی ژەرە و کارەبای ئێستەیە کە دەدرێ بە وڵاتیان بەڵام ئەوەیە لە دۆخی ئاساییدا دەکرێت بە 24 ساعت و پارەکەش ئێمە دەزانین چەند قاتە ینی قسەکە لەسەرەوەیە پرۆژەی ڕووناکی لە دۆخی قەیرانە چارەسەریم کێشانە ناکاگەرەوە مۆلی دەنەبێ بەدیلی ئەوە نەبێ یا یەکجار بڕیار بدرێت دوکان بەدەر بکرێت لەو یا سا و کۆت و بەندانە و کارەبای 24 دوکان وەکو پێم وتی لە سەرتاوە بەم شێوە هاتووە لە تۆ ماوەی 35 ساڵی حکومڕانیە بە 24 ساعتی هاتووە لە دۆخێکی قەیراناوی و ئەزمەی جۆرا و جۆرا بیکەی بخێن ناو بەرنامەوە کارەبای ببڕێ بەڕاستی ئەمە ئەتوانین بڵێن ناڕزایی خەڵکی لەکەوێتەوە ئەو ناڕەحەتیانی لەکەوێتەوە کە ئەبینی ئێستا ڕۆژانە خەڵک داوایەکە خەڵک دنیای ئەزمەی تری هەیە بەڵام هاتووە لە تەنیشتی ئەوە لەوانەی بێدەنگی هەڵبژاردوێت لە هەنێ بابەتە بەڵام لە بەرامبەر کارەباکە کە پەیوەندی ڕاستەخۆی بە ژیانی تاک بە تاکی ئەم شارەوەیە بەڕاستی بێدەنگ نەبوو بێدەنگیش نابێ ئەمەش هەوڵمان داوە نەگاتە ڕگرتنی ڕێگە و ناڕەحەتی دروستکردن بۆ هاوڵاتیان و ئەوی سال لە بەیانی و سعاتەوە ڕێگەی دوکان سلێمانی هەولێر ڕاپەڕین گیراوە بە چەندین کێشە و گرفت دروست بووە چەندین نەخۆش لە ئیسعافا بۆ چەندین ئیشوکاری ئیداری و وەزیفی و هاتشۆ و خەڵکی ناوچە جیاجیەکان لێرە ڕاگیراوە ئەمانە هەمی گرفتە مە حەز ناکەین وابێ زۆر هەوڵشمان داوە لەگەڵ سەری خۆمانە بۆ ئەوەی نەگەین بە مەحەدا ئێمە خۆ زانی هاوڵاتیە و ناڕزایی دەرەبڕێ مەجبورین گوێشی لەبگرین من بەواوی تقریبا 2 ساعتە لە ناوێنام قسەیان لەگەڵ ئاکەم بۆ ئەوەی بەهێمنی پەیامەکانیان پێ بگەێنین هەوڵەکانی خۆمانیان پێ بڵین و دۆخی هەرێمیشیان بۆ باسکەین کە وەزێکی نالەبارەیە ئەوە ئەبێ ئەوانی ڕەچاوی ئەو دۆخە بکەن. باشە کاک سیروان گوێم لە چەند هاوڵاتیەک بوو دەیانوت ئێمە گرفتی ئایشمانیاومان بەتەن کەرکڕیوە ئەو گرفتە هەیە لە دوکانە؟ ئێمە وەکو فەرمانگەی ئەو کێشەی ئاومان نییە کارە بە خۆشحاڵی ئەوتوانە بڵێم لە دوکانە ئەو 24 ساعت هەڵەکرێ مەگەر لە هەندێک دۆخە کە نالەبار بێ بەڵام ئێستا بەهۆی بەرنامەی کارەباوە کە بەرنامەکە تهدید نییە و یان لە کاتی گونجاوە کارەبانی نیشتیمایی نەماوە بەرنامەی ئاوی تێک چووە هەندێک هاوڵاتی بە پلانەکە نازانن یان ئاو لە کاتی خۆی هەڵناکریا شەوان درەنگ هەڵەکرێ ئەمانە گرفتی باوڵاتیان دروستکەی ناوەکو کێشەی فەرمانگەی ئاو و تەوزیعات و نەبوونی ئاو ناهیچ گرفتێکمان نیە بەڵام کێشە لە نەبوونی کارەباکای کێشەی بۆ ئاویش دروست کردووە. باشە دەزانم خەڵک چاوەڕێەوەی ئێوەش سەرقاڵن بۆیە زۆر کاتت ناگرین هیچ شتێکەیە بە وڵاتیانی بڵێ ینی یانەرەوەی ئەبێ چاوەڕێ بکەن و ئاوا دۆخەکە تێپەڕێنن یان هەوڵ دراوە بۆی کە ساعتەکان زیاتر بکرێت لەم یەک دوو ڕۆژەدا خۆ ناکرێوانیش ڕۆژانە بێنەوە سەر شەقام و ئێمە لەگەڵ هاوڵاتیان لەگەڵ خەمی تاک بە تاکیانی ئێمە ژەندامێکین لێرە و لێرە نیشتەجین ئاگامە لە دۆخەکە هەیە و داواش لە سەری خۆمەکەم لە بەڕێبەتی کارەبای سلێمانی و کۆنتترۆلی مرکزی و بەڕێز وەزیری کارەبا تکایان لەکەن دوکان بەدەر بکرێت لە کوژانەوەی پلانی کارەبا و پێویستە دانیشتوانی قەزای دوکانیش ئەو بارودۆخە نالەبارەی کە ناوچەکە و هەرێمی گرتووەتەوە لەگەڵ کێشە ئیقلیمیانەی کە شەڕێکی نالەبار ناوچەکەی گرتووەتەوە ڕەچاوی ئەو دۆخە بکەن کە دۆخێکی نالەبار هەیە و ڕۆژ لەگە ڕۆژ خۆتان نەزانن ئەزمەیتر دروستە بێ هیوادارین دۆخەکە لەم بارودۆخە بمێنێتەوە نەچێ بە ڕۆشتی خراپتر و ڕەچاوی ئەوە بکەن و دڵنیا بن لەگەڵ خەمیانین و داکۆکی کەری داواکانیانی. باش کاک سیروان دوکان چەند کارەبای پێویستە بۆ بورە؟ دوکان ئەوەی کە بە من داتا ئەوترێ بەوەی مەشروعی ئاوی سلێمان مسیروان بەڵێ مەشروعی
مەشروعی ئاوی دوکان لەگەڵ قەزای دوکانە ئاوی دوکان کاڵێ مەشروعی ئاوی سلێمانی دوکانە کە دوو هێڵە نزیکی 7 مێگا کارەبایەوێ بەڵام ئەگەر دوکان بە تهدیدی خۆی ناوەندی قەزا و 13 گوندی نزیکی 8 بۆ 9 مێگا کارەبایەوە کە ناکاتە ئیشپێکردنی دوو ترومپای مەشروعی ئاوی سلێمانی. سپاس دەکەم سپاس کە لەگەڵمان بووی کاک سیروان سپاس دەزانم خەڵک گەشتە لە بەردەم دەرگای قایمقامێتن و وڵاتیانی چاوەڕێون کە کێشەکەیان حل بکرێ بە هیوایەوەی کە کۆنتترۆلی کارەبا بەدەم داواکەوە بێ و ئەو کێشەیە چارەسەر بکرێت سپاس دەکەم کە لەو جەنجاڵێدا کاتت بەخشی و بۆی کە ڕوونکردنەوە بە هاوڵاتیانی دوکان و خەڵکی کوردستانیش بێت چونکە دەزانینەوە ڕێگەی سەرەکی هاتوچۆی خەڵکی کوردستانە سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان.